زوومی میدیا جیهانیەکان لەسەر هێرشەکەی پاریس. میدیای جیهانی لەم سەری ڕۆژهەڵاتەوە بۆ ئەو سەری ڕۆژاوە ڕووماڵی هێرشەکەی دوێنەی پاریسیان کرد کە تێیدا هاوڵاتێکی فەڕەنسی تەمەن 69 ساڵ هێرش دەکاتە سەر ناوەندێکی کەڵتوری کوردی و 3 کوردی بە کووری کوردستان دەکوژێت. دامەزراوەی BBC بەریتانی وەرتر باسی ڕووداوەکەی کردووە و گەڕاوەتەوە بۆ نزیکەی 10 ساڵ بەر لە ئێستا. BBC ڕووداوەکەی پاریسی بەستۆتەوە بە کوژرانی ئەو سێژنە چالاکوانەی کورد کە ساڵی 2013 بە هەمان شێوە لە هێرشێکدا لە فەڕەنسا کوژران و یەکێکیان ساکینە جانسس ئەندامی دەستەی دامەزرێنەری پارتی کرێکارانی کوردستان بوو. ڕۆژنامەی گاردیانی بەریتانی قوڵتر دەستی بۆ بابەتەکە بردووە و ویستوێتی هۆکاری پشت ڕووداوەکە بزانێ، بۆەوەش لێدوانی لە پۆلیسێکی فەڕەنسی وەرگرتووە کە لە ساتی دەستگیرکردنی تاوانبارەکەدا لەوێ بووە. بە گوێرەی گێڕانەوەی پۆلیسەکە کە نەیویستوە ناوی ئاشکرا بکرێ، تاوانبارەکە لە کاتی دەستگیرکردنی داگوتوویەتی کوردی خۆش ناوێت. میدیای ئەمریکی گۆشەی دیکەی ڕووداوەکەی ڕووماڵ کردووە. CNN ساتەوەختی گەیشتنی وەزیری ناوخۆی فەڕەنسایی بۆ شوێنی ڕووداوەکە نیشان داوە. باسی لەوە کردووە لەو کاتەدا دەیان خۆپێشاندەری کورد بە توندی ناڕەزایەتیان دەربڕیوە، بەڵام بە گازی فرمێسکرێش بڵاویان پێکراوە. واشنتن پۆستی ئەمریکی سەیڕەوەندی کوردی بڵاو کردوتەوە کە چۆن هۆشداریان داوەتە دەسەڵاتدارانی فەڕەنسا و گوتویانە قبوڵی ناکەن ئەگەر وەکو ڕووداوێکی تیرۆریستی مامەڵە لەگەڵ ئەم کەیسەدا نەکەن. ڕۆژنامە ئەمریکیەکە ناوی تورکیای خستۆتە ناو ڕووداوەکە و دەڵێ هەرچەندە هیچ شتێک تورکیا و تاوانبارەکە بەیەکەوە نابەستێتەوە، بەڵام لەم ڕووداوەدا ناڕەزایی لە مێژینەی کورد بەرامبەر تورکیا دەرکەوتووە. میدیای فەڕەنسی کە شوێنی ڕووداوەکەیە بەوردی چوونەتە ناو بابەتەکە و زانیاریە تایبەتەکانیان لەبارەی شوێنی ڕووداوەکە و بکوژ و کوژراوەکانەوە بڵاو کردوتەوە. فرانس 24 فەڕەنسی گومانی خستۆتە سەر ڕووداوەکە و باسی لەوە کردووە ئەو 3 کەسە لە هێرشێکی گوماناویدا کوژراون. زۆر کەس ڕووداوەکە دەبەستنەوە بە تورکیاوە. هاوکات کەناڵی دوێچە وێلەی ئەڵمانی باز لە پەیوەندی تورکیا بە ڕووداوەکەەوە دەکاو دەڵێ ئەنجامدەری هێرشەکە بە پۆلیسی گوتووە لە هێرشەکەیدا بە تایبەت کوردی کردوتە ئەمانج. ئەمەش گومانی زیاتری لای چالاکوانی مەدەنی کورد دروست کردووە و پێیان وایە ڕەجەب تەیب ئاردۆغانی سەرۆک کۆماری تورکیا لە پشت ئەو هێرشەوەیە. ئاژانسی هەواڵی CGTN فەرمی چین نووسیوێتی لەو شوێنەی کە 3 کوردی تێدا کوژران خۆپێشاندان دەستی پێکردووە. هەروەها ئاژانسی هەواڵی ئارتی رووسی گرنگی بە ناوی کووردا و دەڵێ کوردانی تاراوگە کە لە پاریس دەژین دوای هێرشەکە خۆپێشاندانی بەرفراوانیان ئەنجام داوە. میدیای عەرەبیش لە نێویاندا جەزیرەی قەتەری گرنگی بە ڕووداوەکە داوە و جگە لە ڕووداوەکە لێدوانی سەرۆکی فەڕەنسا و وەزیری ناوخۆ و بەرپرسانی ئەو وڵاتەی بڵاو کردوتەوە. جەزیرە ئاماژەی بە لێدوانێکی سەرۆکی شارەوانی پاریس داوە کە گوتوویەتی کورد لە هەر کوێیەک بژی پێویستە بتوانن بە ئاشتی و ئاساییشەوە ژیان ببەنە سەر.